بینەرانی هێژا ڕۆژتان باش بە ئەکتوێڵێکی تری فریدۆم تیڤیدا و پێکەشتینەوە. بەدەست پێشخەری تەفگەری ئازادی کۆمەڵگای کوردستان هەرێمی کەرکووک بە مەبەستی هەڵگرتنی گۆشەگیری لەسەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجالان بڕیارە لە ڕۆژانی دوایی داواتە لە هێنیە بۆ ماوەی 2 ڕۆژ لە شاری کەرکووک خێوەت هەڵبدرێت. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەو بارەوە دەچینە کەرکووک و ڕۆژنامەوان سۆران محەممەدمان لەگەڵایە. بەڵێ دیارە چالاکیەکان لە سەرانسەری جیهان کوردستان و ئەوروپاش بە تایبەتی تر بۆ هەڵگرتنی گۆشەگیری سەر بەڕێز ئۆجالان ڕێبەری گەلی کورد دەستی پێکردووە و لەو چوارچێوەیەدا لە باشووری کوردستانی چەند چالاکیەک بەڕێوە دەچێت کە یەکێک لەو چالاکیانە هەڵدانی خێوەتێکی شگەریە لە کەرکووک و بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەو بارەوە دەچینە باشووری کوردستان و شاری کەرکووک. سۆران محەممەد ڕۆژنامەوانمان لەگەڵایە. ئەم کاتت باش سۆران؟ ئەم کاتەوە بنێرانی باش. بەرە سۆران ئەمەوێت باسی زیاتر لەسەر چالاکیەکەمان بۆ بکەی. ئەو چالاکیە چۆن بەڕێوە دەچێت و پلانەکان بۆ چالاکیەکە چییە؟ بەڵێ دیارە مەبەستی هەڵگرتنی گۆشەگیری لەسەر ڕێبەر عەبدوڵڵا ئۆجالا لە باشووری کوردستان و بەتایبەت لە شاری کەرکووک بۆ ماوەی 2 ڕۆژ لە شاری کەرکووک خێوەت هەڵدەدرێت کە تێیدا بەشێک لەلایەنە سیاسیەکان و هەروەها هاوڵاتیانی شاری کەرکووک لە خێوەتە بە شێوەیەکی مانگرتن لە خێوەتە ئەمینێنەوە. دیارە ئامانجە چالاکیەکە شکاندن و هەڵگرتنی گۆشەگیریە لەسەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجالان بەتایبەت جای ئەوەی کە تا ئەچێت گۆشەگیری لەسەر ڕێبەراتۆ سەختتر و دژوارترە بێت. بەڵێ ئەو چالاکیە تەنها لە شاری کەرکووک بەڕێوەچە یان لە شوێنەکانی تری باشووری کوردستانی شەیە؟ بەپێی ئەو کەمپینەی کە لە باشووری کوردستان هەیە کەمپینی ئازادی بۆ ئۆجالان لە ئێستادا ئەو چالاکیە تەنیا لە شاری کەرکووک بەڕێوەچێت. دیارە چالاکیەکە لە سبەی کاتژمێر 9 قولێک لە باخچەی قەڵا دەچێت کات و بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوامە بێت. دیارە لە 9 بەیانیەوە تاکو 8 شەو بە شێوەی خێوەت ئێشگرتن هەیە لە خێوەتەکاندا. بۆ ئەمەش تەواوی هێز لایەنە سیاسیەکانی شاری کەرکووک بانگێز کراون. وەروەها کەمپینی ئازادی بۆ ئۆجالان داوا لە هاوڵاتیانی شاری کەرکووک کات بە گڕۆتینی زیاترەوە بەشداری ئەو کەمپینە ئەو چالاکیە بن بۆ ئەوەی کە تا زووە و تا زیاتر گوشار لەسەر حکوومەتی تورکیا زیاتر بێت بۆ شکاندنی گۆشەگیری لەسەر ڕێبەراتەوە. بڵێ ئەی لایەنە سیاسیەکانی ترەوانەیە کە بانکێش کراون ڕایان چییە بە تایبەت لەسەر و دەستێوەردانەی ئەم دواییەی دەوڵەتی تورکیا لە کاروباری باشووری کوردستانە و ئایا ئەمە چه باندۆرێکی هەبێ بەسەر چالاکیەکانی ئێوەدا؟ ئایا ڕێگیری کراوە تا ئێستا لە چالاکیەکە یان نا؟ بەگشتی لە شاری کەرکووک هیچ ڕێگرێکی ئەو تۆ نییە بۆ ئەنجامدانی چالاکی لەو شێوەیە. سەبارەت بە پرسیارەکەشت سەرجەم حیزب لایەنە سیاسیەکانی شاری کەرکووک مەبەستم حیزب لایەنە سیاسی کوردیەکانە هەڵوێستێکی ئاینیان هەیە دەربارەی سوپای تورکیا و دژی ئەو لەشکرکێشیانان کە سەرخاچی ڕۆژئاوا و بەتایبەت شەنگەل ئەنجامی دەدات. جگە لە پارتی دیموکراتی کوردستان سەرجەم حیزب لایەنە سیاسیەکان لە شاری کەرکووک هاوڕان کە پێویستە ڕێگری لەو هێرشانەی سوپای تورکیا بکرێت بە سەرخاچی باشووری کوردستان. بەڵێ سپاس بۆ سۆران محەممەد ڕۆژنامەوان بۆ بەشداریکردن لە ئەکتوێلی ئەم بەیانیە فریدۆم تیڤیدا. بینەرانی هێژا دەچینە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بەگشتی و هەروەک دەزانن دوێنێ لە کاتی کارکردندا لە کاتی کارکردنی کرێکاران لە کانگەیەکی بەرد لە باکووری ئێران تەقوینەوەیەک ڕوویدا و لەو تەقینەوەیدا بەپێی دوایین زانیاریەکان تا ئێستا 33 کرێکار گیانیان بەکردووە و زیاتر لە 69 کەسیش بریندار بوون و چارەنووسی چەند کەسێک هێشتا نادیارە. بۆ شرۆڤێ زیاتری ئەو ڕووداوە دەچینە باشووری کوردستان و بەڕێز خۆسرۆ بۆکانی لەگەڵمان دەبێت. بەڵام پێشەوەی کە بڕۆینە لای بەڕێز خەسرەوە مەوێ ئاماژە بەوە بدەم کە بەرپرسانی کۆماری ئیسلامی سەبارەت بۆ ڕووداوە ئاماژەیان بەوە داوەکە سەرجەم با بڵێن ئیمنی و پاراستن لە کانگاکە لە بەرچاو گیراوە. بەڵام چالاکانی کرێکاری لەسەوە بڕواایەدان کە نەخێر هیچ ئیمنیەک لە کانگاکەتا لە بەرچاو نەگیراوە بۆیە تووشی ئەو ڕووداوە هاتوون. و لەسەرێ تریشەوە لە سەرەتا ڕاگەیاندنەکانی کۆماری ئیسلامی باسییان لەوە کردبوو کە تەنها 2 کرێکار گیانیان بەخ کردووە و 29 کرێکاریش
بێسەر و شوێنن بەڵام بەپێ دوایین زانیاریەکان و دانپێدانەکانی بەرپرسانی ڕژێم یەکێک لەوانە عەلی ڕەبیعی واتە وەزیری کاری ئێران تا ئێستا 33 کرێکاری کانگا گیانیان بەکردووە و کە تەنها تەرمی 21 کەسیان دۆزراوەتەوە واتە تەرمی چەند کەسێک هەتا ئێستا لە ناو کانگاکەی ئازادشاری با بڵێن گۆڵستانە هێشتا نەدۆزراوەتەوە ئەمەش لە کاتێکایە کە پێشتر چالاکوانان باسییان لەوە کردبوو کە ئەو کانگایە ستاندارد نییە و دەبێت کارکردن تێدا ڕابوەستێ بەڵام هێزەکانی ڕژێم و وەزارەتی کاری ئێران ئامادە نەبوو کە لەو بارەیەوە گوێڕایەڵی چالاکانانی کرێکاری بێ و دیمەنانش کە دەیبینن دیمەنەکانی ڕووداوەکەی دوێنێ و ئێستاش گەراوکارانم ئاگادارم کەنەوە بزانین بەڵێ دیارە بەڕێز خەسرە بۆکانی لەسەر خەتا ئەم کاتت باش بەڕێز خەسرە و زۆر سپاس ئەم کاتێوەش باش ئەسلااومێ لە خزمەت دێمە و ئێوە و بینەرانی خۆشەویستاندا سپاس بۆ ئێوەش بەڕێز خەسرەوە ئەمەیە بگەڕێنەوە بۆ سەرە و ڕووداوە بۆچی ئاماری قوربانیان لە ڕووداوەکانی کار لە ئێران لە ئاستێکی ئاوا بەرچاو لەسەرەیە ئەوە زۆر هۆکاری هەیە دەکرێت بڵێنیچێ لە هۆکارەکان خصوصی سازی شوێن و ناوەند و معمەلە تۆلیدی و بەرهەمهێنەرەکانە کە ئێوە خۆتان ئاگادارن کە لە بەشی خصوصیدا کەمترین ئەهەمیەت دەدرێت بە گیان و سەرنوشتی کرێکاران و ئەو کەسانی کەوا لەوێ ئیشەکەن دواتر هۆکارێکی دیکەیەوەیە کە مەراکز و ناوەندەکانی تۆلید و بەرهەمهێنانی ئێران دیارە پێشرەفتەنینە بەهۆیەوەی کە کەرەسەی پێشرەفتە و زەروری تێدا بەکار نابدرێت دواترەوەی کە کرێکاران بە ئەندازەی پێویست ئاموزش نادرێن لەباری ئیمەنیەوە ئەوەی کە بەهۆی ئەوەی کە سەرمایهداران دیان هەوێ سود و قازانجێکی زیاتر کەڵەکەکان هەزینەی پێویست بۆ ئیمەنی کرێکاران لەو شوێنانەدا بەکار نابن و ئەوانە هەمووی هۆکارن هۆکاری تریشی دیارە هەیە ئەو معدەنانە دیارە لە قوڵایی 1200-1500 و تەنانەگا هەن جاجار وارە 2000 متر ژێر ئەرز هەڵدەقەندرێن و کار لەو معدەنانەدا زۆر زۆر سەخت و دژوارە هەر بۆیە بەداخەوە ساڵانەیە مەشاهدینەوەی کە کرێکارانێکی زۆر بەهۆی نائەمنی شوێنی کار لە ئێران بەهۆی ئەو حەوادث و ئیتفاقاتەوە گیانیان لەدەستدا بەڕێز خەسرە و لە هەواڵێکی چاواشەکاریدا وەزیری کانگا و پیشەسازی ئێران ئاماژەی بەوە داوە کە ماوەیەکی کورت پێش ڕووداوەکە چاودێرانی تەندروستی شوێنی کاری سەر بە وەزارەتی کار لەوێ بوون و ستانداردبوونی با بڵێن کانگاکەیان ڕاگەیاندووە ئەگەر ئەو کانگایە ستاندارد بووە بۆچی ڕووداوی لەو شێوەیە ڕوویداوە و ئایا کەم و کورتیەکان چی نەگەڕێتەوە بۆچی کە کرێکاران لە ناو کانگاگە تا گیریان خواردە و هەتا ئێستا تەرمی بەشێکی بەرچاویان نەهێنراوەتە دەرەوە یەکێ لە کرێکاران لە توێژێکدا دەڵێ کە بەهۆیەوەی کە دەستگای گاز سنج لە محل نەبووە هەرچەند کاردەستانی کۆماری ئیسلامی ئەوە قبوڵ ناکەن بەهۆیەوەی کە ئەو دەستگا گاز سنجە نەبووە کە ڕێژەی گازێکی کە لە معدەندا هەیە ئەرزیابی بکە و بتوانێ پێشگیری لە حەوادث بکە ئەو ئیتفاقە ڕووی داوە دیارە هۆکاری ئەسلی دەڵێن لۆکۆمۆتیڤێک کە لە عینی جێبەجێکردنی ئەو بەردی خەڵوزەدا بۆ باتریەکەیتەوە دەبێت لەوێ بە هۆکاریەوەی کە یا باتری دیکان نەبووە یان هەرچێکی بۆ باترییان باتری کۆمەجیالی وەسڵ کردو جرەقەیداوە باعیسی بێستا و بۆتە هۆی ئەو ئینفجارە بەهەرحاڵ دەزانی چۆنە ئەساسی کار ئەوەیە کە حقیقت ئەوەیە کار لە معدەن کاری سەخت و زیاناوەرە بەداخەوە هەرو کرێکارانەی کە لەو معدەنەدا ئێستاکانی گیانیان لە دەستداوە یا وەک زیندانی کراون دەوێدا ئێستا بەتە دیارە بە احتماڵی قەوی و کەسانی کە لەوێدارە بەداخەوە گیانیان لە دەستدن ئەوانە کەسانێکن کە مانگهای چەندین مانگە تەنانەت حەقدەستێکی زۆر سێ-چوار بەرامبەر ژێرهێڵی هەژاریش کە بۆیان دیاریکراوە حتا ئەوەشیان پێ نەدراوە معلومە کە کۆماری ئیسلامی وەک وڵاتێکی سەرمایهداری بەهۆی خۆ و خستڵەتی سەرمایهدارانەی و بەهۆی ڕوانگەیەکی چەوسێنەرانە و داپڵۆسێنەرانە کە هەیەی حولەوەیە کە هەرچی زیاتر حاصل و بەهرەی کار و زەحمەتی چینی کرێکار بۆ خۆی هەڵگرێەوە هەر ئەوە دەبێتە هۆکار کە
کەمتر سەرمایه‌گوزاری بکە بۆ ئەمنیەتی گیانی کرێکاران کەمتر سەرمایه‌گوزاری بکە بۆ کەرەسەی پێشکەوتووی بەرهەمهێنان و زیاتر دەفکری کاڵکەکردنی قازان و سەر بەسلا بەژەوەندەکانی خۆیاندا بن دەی معلومە ئەو ڕوانگەیە کە ئەرزش و گیانی کرێکار بۆی مهم نییە و زیاتر دیدگا ڕوانگە مالکانەیە و حولی کەڵەکەی سەرمایە زیاتردا ناتوانێت شوێنێکی ئیمن بۆ کاری کرێکاران پێک بێنێ. بەڵێ بەدەست خەسرە و بەگشتی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بەرەو هەڵبژاردن دەچن ئەو ڕووداوانە چه کاریگەری چه باندۆرێکی بەسەر دۆخی هەڵبژاردندا دەبێت و هەروەها هەڵوێستی چالاکوانانی ئەو بوارە بۆ وەرگرتنی مافەکانیان لە بەرەبەری ئەم هەڵبژاردنانە چی ئەتوانێت بێت و چۆن ئەتوانن سوود لە ئەو دۆخەی ئێستا وەربگرن؟ دەزانی ڕووداوی شوێنی کار ڕووداوێکە کە بەڕاستی فقط تایبەت نییە بەو سەردەمەکە ئێستاکانێمە لە بەرەبەر لە سەروبەندی هەڵبژاردنەکانداینا ئێوە خۆتان ئاگادارن کە ڕۆژانە حەدی قەل 6 کرێکار لە ئێران بەهۆی ڕووداوی کارجیانیان لەدەست دەدەن لە شوێنە تۆلیدەکان لە مەحمەلەکان و بەدەیان و بەسەدان و بە هەزاران کرێکاری دیکە کەمەندام دەبن خەساری بەجەستەی و ڕوحی و ڕەوانی دەبینن دەیان کێشە مشکلی دیکان بۆ دێتە پێشێ بەڵام ئێستاکانیە لە سەروبەندی ئەو هەڵبژارنانەدا خۆتان دەزان بەهۆی شەرایط و هەلومەرجێک کە لە ناوەی وڵات هەیە خەڵک بەڕاستی ناومێدە لە تەواوی باڵەکانی حاکمیەتی کۆماری ئیسلامی و هیچ ئومێدێکیان بە چاکسازی بە گۆڕانکاری بە بژانەوەیەکی ئابووری و ئەوانە نییە بەڕاستی خەڵک بەگشتی لە هەلومەرج و شرایەتێکی کە لە ناوەی ئێران حاکمە ناڕازیە هەر ئەوە ئێوە مەسەن سرنج بدەنە ئەو توێژانەی کە دەگەڵ خەڵک دەکرێت لە ناوە تەنانەت خەبەرگوزاریەکانی خودی کۆماری ئیسلامی دەیکەن خەڵکێکی زۆر بیر و باوەڕی خۆیان بەو شکڵە بەیان دەکەن کە لە هەڵبژاردنەکاندا بەشداری ناکەن هۆکارەکەی ئەوەیە کە لە 39 ساڵی ڕابردوودا تەواوی ئەو هەڵبژاردنانە ساختەکاری بوونە تەواوی ئەو هەڵبژاردنانە فریوکاریان تێدا ڕوویداوە تەواوی ئەو کاندیدانەوە ئەو کەسانی کە خۆ دەپاڵیون لەلایەن وەزارەتی اطلاعات و شورای نیگەهبان و وەزارەتی کشور و مەجلیس ئەوانە دەبێت تایید بکرێن وەوە هیچ پێوەرێکی هەڵبژاردنێکی دموکراتیک و ئازاد بە ئێمە نادا بەهۆی شرایط و هەلومەرجێک کە ئەمنیەتیە لە هەڵبژاردنەکاندا بەڕێوە دەچێ بەداخەوە هیچ پێوەرێکی دموکراتیک لەو هەڵبژاردنانەدا بەدی ناکرێت هەر بۆیە واخان تەنهارەگاوە کەرەسە ئامرازێکە هەڵسوڕاوانی کرێکاری توان کەڵکی لێوەرگرن بۆی کە ئەو جۆرە لە خەسارەکان و بەر کرێکاران نەکەوێتی دیکە و ڕووداوی شوێنی کار کەمتر بێتەوە کرێکاران کەمتر گیانیان لە دەستدەن ئەوەیە کە خۆیان ڕێکخراو بن ڕێکخراوی سەراسەری ڕێکخراوی مستەقل و مستەقل لە دەوڵەت و خاوەنکار بخۆیان بەوجود بێنن و بخۆیان توان بەڕاشکاوی داکۆشیکاری بکەن لە ماف و حقوق و بەرژەوەندیەکانی خۆیان. بەڵێ سپاس بۆ خەسرە و بۆکانی چالاکی سیاسی لە باشووری کوردستانەوە بۆ بەشداریکردن لە ئەکتوێل یەم بەیانیە فریدۆم تیڤیدا. زۆر سپاس بۆیە باش. بینەرانی هێژە دەچینە ڕۆژاوای کوردستان و لە ڕۆژاوای کوردستان و هەروەها لە باشووریش لە ڕۆژی ڕۆژنامەگەری ئازاددا یەکێتی ڕاگەاندنی ئازاد لە قامیشلو و هەروەها سەنتەری میترۆ بۆ داکۆکیکردن لە مافی ڕۆژنامە نووسان لە سلێمانی کۆبوونەوەی ڕۆژنامەمانیان بەڕێوە بردووە ئێستاش پێکەوە بەشێک لە دیمەنەکانی ئەو کۆبوونەوەی دەبینین. فاشیسما ئەردۆغان بێمرێ فاشیسما ئەردۆغان بێمرێ فاشیسما ئەردۆغان سێژی ڕاگەاندنە ئازاد کوردستانی دەکار و خەبات دکن ئەم پیرۆز دکن دوێ ڕۆژێ دەمەخواست ئەم ڕەنگێکی وەک شاهیل دار بخن ئەم پیرۆز بکەن لێ مخابن ئەv ێریشن دژی ڕاگەاندنە ئازاد دژی ڕاگەاندنا کوردی تێنەکردن مەخواست ئەم وەک ڕەنگێکی مەشێ بکەن دوێ مەشێ دەمەژید خواست ئەم بانگە خوا بگەێنن هەمی سازیên ناونەتەوی هەمی سازیên ku bi çapamaniyê re eleqe derin ku heta niha çima hûn bê dengin çima hûn hemberî va êrîşin û ragihandina azad ragihandina kurdî rastî wê tê hûn bêdengî
دنا نشاندان قد حاضر وحفظهان تركيا یک جوالات هری زیده آزادی را گهاندنه بن پیدکه دولت ترک ده اندکس جهان یا 108 ولاتان دا درزا 155 دایا اف یک جی دجمناتیا دولت ترک و دجمناتیا رژیم اردوغان آل همبری چاپامنیا آزاد را دخینه برچاوان نهاجی دست درشیا قادر نبنتوی دکه و دخوازه دنگن دجبر لدربی ترکیه جی ببره دوی بیزانین کو روناهی تیوی جا کبنشوپیا را گهاندنا آزاد دی دجی زخت و ایریشان تنی ریک خواهیا او جی بر خودان تکوشین و مزنبونه میدیای آزاد گمارو دراو نیارانی آزادی چالاکتر بوون ئەم ساڵ لە کاتێکدا هەرێمی کوردستان لەگەڵ جیهاندا مەراسیم بۆ ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەنووسی ڕێک دەخات بارودۆخی ئازادی ڕۆژنامەنووسی گۆڕانکاری بەسەردا نەهاتووە سەرباری توندوتیژی و جیاکاری و دەستبەسەرکردن بەبێ بڕیاری دادگا و شکاندنی کەلوبەری ڕۆژنامەوانان و پێنەدانی زانیاری ئەشکەنجەدان و سوکاتی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بەردەوامە سەرباری ئەمەش لێشاوێک داوای یاسایی بە ئامانجی فشار بەرپرسی حزبی و بەرپرسی حکومی خاوەنی کۆمپانیا دژ بە میدیا و میدیاکاران تۆمار کراوە زۆرینەی ئەو داوایاسانەش بەرۆکی میدیای سەربەخۆی گرتووە پێشەرکردنی یاسا و سنوردارکردنی ئازادی ڕۆژنامەنووسی دیاردەی دەربازبوون لە سزا وای کردووە کە لە زۆرێک لە ڕاپۆرتە نێودەوڵەتەکاندا هەرێمی کوردستان وەک شوێنێکی نائارام بۆ کاری ڕۆژنامەوانی تەماشا بکرێت پێشەلکردنی مافی ڕۆژنامەنووسێکێکە لە خسڵەتەکانی سیستەمی نادیموکراسی ئەمڕۆ لە زۆرینەی جیهاندا دەسەڵاتداران بربەست دەخەنە بەردەم ئازادی ڕادەربڕین کاری ڕۆژنامەنووسی بە مەترسی دەزانن بۆ دەسەڵات و ژیانی سیاسیان بینەرانی هێژای ئێستاش بۆ شرۆڤە زیاترین ڕۆژی ڕۆژنامەگەری ئازاد لە ڕۆژاوای کوردستان دەچینە لای ئەکرەم بەرەکات ڕۆژنامەوان و هاوسەرۆکی یەکێتی ڕاگەیاندنی ئازاد لە شاری قامشلۆ لەگەڵمانایە دەم باش بەڕێز ئەکرەم بەرەکات دەم باش سەرچەوە بەڕێز ئەکرەم ئەمەوێت باسێک لەوە بکەین لە کاتێکە یادی ڕۆژنامەگەری ئازاد دەکرێتەوە لە ڕۆژاوای کوردستانە کە چەند ڕۆژ پێش ئێستا دەوڵەتی فاشیستی تورکیا هێرشی کردە سەر دەستگای ڕادیۆیەکی ڕاگەیاندن لە ڕۆژاوای کوردستان و چەند ڕاگەیاندنکارێک گیانیان بەخ کردووە هەروەها لەسەر داوای دەوڵەتی تورکیا میدیایەکی ئازادی ڕۆژاوای کوردستان واتە ڕوونایی تیڤی ئاستەنگی خەریکە بۆ دروستە بێت شرۆڤەی ئێوە لەسەر ئەو تەوەرە چییە؟ بله بسری در روزنامه‌گری جهانی یا روزنامه‌وان مزخمی حوالم سیر روزنامه‌وان روزنامه کردستان هر شهر پارچه کردستان ام پیروز ذکر حواله میکو هول دادن راستیا شورش اگری کرد راستیا اگرین حریم باگ اشتراک خبر بسید بلش خواهد نمی‌که یعنی دستگاه شورش روزنامه کردستان و ایلیشن دولت ترک بین آور سر الان روزنامه کردستان همان دمید سر چاپمانی روزنامه کردستان تینه کردن دستی که دست وقتی راش کردن اکران قانون تلویزیون سانسور کردن مال پرا اجانس روزنامه کردستان بخبرتن شخص هری دارویی افقاسی بنده دلیگه که جمعه هزین کو چاپمانی و علاقه در دنین یه کوپاراسنا چاپمانی کن هزین جهانی اما بدنگی آنها جنید که دولت ترکیه بهتر کریارن خبر دوام بکش خواهری داویجی 25 نیسان ده ایریشه که دجوار سر قانون روزنامه شدن که کمی با ایریشه داشت خواه رادیو روزنامه اس ام حتی در گرتن انجامای دستی سه خبرکارانی هاتن شهید کردن شهید حقی شهید رودی و شهید شیلم همان دمیدش خواهی ازده حوالی نجیدرین در کتنی روزنامه‌وان در این روزی ایریشی رادیو چرا تیویجی کریا کل الان شنگاله وشانا خود کی به 27 نیسان دهی ایریشی نامنتوی و مکم بجن روزنامه‌وان بسیار سازیان پراسنا روزنامه‌وان جهانی بدنگی آنها از وقت یعنی کارم وقت بجن وقت هفکاریه که دولت ترک ریه همان دمیدش خواهد کریارین دولت ترک هده دنگی با سازیت هده کو دولت ترک کریار خود بردوام به هر داویجش خواهد دیگه که گلاب دا
هفکاری تلساز خارجی اکرام تلویزیون یه شورش روزهای کردستان شورش گلین هرینی شورش کردستان فضای برای شیر پاس ذکر بەڵێ دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ بەڕێز ئەکرەم بەرەکات خۆت بوو پچڕا سەرنجتان ئەستە بۆ نوچەیەک ڕادەکێشم کە ئاکادمیایەکی تەندروستی لە ڕۆژاوای کوردستان دەکرێتەوە کراوەتەوە با بڵین سەرڕای سەرجەم گوشارەکانی دەوڵەتی تورکیا و ئاپلۆقەکان لەسەر ڕۆژاوای کوردستان بەڵام گەل بەردەوامن لە پێشخستنی خۆیان لە ڕۆژاوای کوردستان و لەم ڕۆژانەدا دەستگایکی تەندروستی لە شاری سەرەکانی کراوەتەوە کە لە بەشەکانی تری بەرنمەکانی ئەمڕۆی فریدۆم تیڤە زیاتر باسی لەوە دەکەین. ئێستاش دەچینە ڕۆژهەڵاتی کوردستان و چالاکی مافی مرۆڤ و ڕۆژنامەوان هیوا بوتیمارمان لەگەڵایە. ئەم کاتت باش هیوا بوتیمار؟ باشتر بۆ ئەوەش هەیە بۆ بینەرانی بەڕستان سپاس بەڕستیوە هەروە کاگەدانن بەداخەوە لە ڕۆژانی ڕابردوو داواتە لە دوێنێ لە ڕووداوێکدا چەند کۆڵبەرێک لە ڕووداوی وەرگەرانی پاسا گیانیان بەخ کردووە و ڕژێمی ئێرانیش بەردەوامە لە گوشاخستنە سەر کۆڵبەران و با بڵین ئاستەنکردنیان و هەروەها کۆڵبەران بە تەقەی ئەو هێزانە گیان لە دەسەدەن. ئەوە لەلایەک و لەلایەکیشەوە نوێنەرانی ڕژێم لە پاڵەمان ئەو نوێنەرانە بە ناوی کە بە ناوی نوێنەری گەلی کوردەوە لە پاڵەمانی ئێرانن باسییان لەوە کردووەکە ئێمە لەو خولەیکە وەکو نوێنەری شارەکانی مەریوان و سەخزوبانە لە پاڵەمان بووین توانیومانە خزمەتێکی بەرچاو بە کۆڵبەران بکەین و دەفتەرچەی بیمەی تامینە ئیجتیماعیان بۆ دەبکەین کۆڵبەرانی با بڵین سەخز و مەریوان و بانە. ئەو زانیاریە تا چەند ڕاستە و ئەم سیاست و دووبەرەکیی ڕژێم واتای چییە لەلایەکەوە بانگەشەی ئەوە دەکات کە من دەفتەرچەی بیمەم بۆیان با بڵین دەرکردووە ئەوان نەتوانە سوود لە بیمە وەربگرن و لەلایەکیشەوە بە تەقەی ڕاستەخۆی هەمان هێز کۆڵبەر بریندار دەبێت یان خۆت گیان بەختەکات. دوایین ڕۆژی کۆڵبەران لە ڕۆژهەڵاتی کوردستان چییە؟ بەڵێ وەک ئاماژتان پێکرد ئەو پارلەمانتارانەی کە باس لەوە دەکەن ئێمە ئەوەمان کردو بۆ کۆڵبەران بەڕاستی ئەمە دەرمانێکی کاتیە ینی ئەو دەرمانە کاتیەش کە ئێستا ئەوانەیەکەن بۆ بێدەنگکردنی خەڵکە نەک ئەوەی بۆ خزمەتکردن بە خەڵک بێت چون بەڕاستی خەڵک ناڕازین بە دۆخەکە خەڵک ئەبێ بەشدار بکرێن لە بەڕێوەبردننی کۆمەلگادا چون بەڕاستی مرکز نشینان و کەسانێک کە بە ناوی نوێنەری خەڵکەوە دەچنە پارلەمانی ئێران ئەوانە ناتوانن تەواو دەنگی ڕەوای خەڵک بن چون بۆیە بەڕاستی خەڵک ئەبێ بەشدار بێت لە دەسەڵاتە خەڵک ئەبێ لە خۆبڕێوەبەریە بەشدار بێت. ئێمە ئەگەر سیر بکەین کێشەیەک بەتایبەت کە بۆ کۆڵبەران هاتۆتە ئاراوە نابێت بە هاتایەتە ئاراوەسن شتێک بە ناوی کۆڵبەر معنایەکی نییە ینی نابێت کۆڵبەر ببوایێت کۆڵبەر بۆ ئەبێ بێ خەڵک بۆچی ئەبێ بەو شێوە بێکار بێت کە مەجبور بێت بچێ بەدەشت و چیادا بەرزایی وایە بچێتە سەرەوە کە ئێمە بەترسەوە خەریکین سەیریەکەین. بۆیە بەڕاستی لێرەدا ئێمە ئەتوانین بڵین لە بێتەدبیری ئەو دەوڵەتایە هەم دەوڵەتی کاتی ئێستا هەمە دەوڵەتانە کە پێشتر بوونە و دوای ئەوە تۆ ئەگەر سیر بکەیت ئێستا ئەو ڕووداوی مەسەرەن بۆ نمونە دوێنێ ڕوویداوە لە مەریوان ئەو ڕووداوێک بووە کە ئەگەر کۆنتترۆڵی بەسەرەوە بواە ڕووداوێکی وا ڕووی نەیەدا کۆنتترۆلکردن بە چه معنایە کۆنتترۆلکردن بۆ معنایە کە کەرەستەی گواستنەوەی خەڵک ئێستا هیچ تەوەجوهێکی پێ ناکرێت چون گیانی مرۆڤ هیچ شتێک نییە گیانی مرۆڤ بایەخێکی نییە بۆیە مینوبوسێک بە 20 ساڵە خەریکە کار ئەکات کۆنتترۆلی لەسەر نییە نازانم بیمەی نییە ینی ئەمانە هەمووی ئەگەڕێتەوە بۆ سەر بێتەدبیری دەوڵەت ڕاستە بەڕاستی ئێمە خۆشمان بەشدارین لەو کێشانەیە کە دەوڵەت دروستی کردووە بۆمان خۆمان خوازیاری ئەو شتین ئەگینا ئەو ژیانەی کە خەڵکی کوردستان خەریکە ئەیکات ئەوە ژیان نییە ینی تۆ ئەچی ژیانت بە کۆڵ و کۆڵبەریەوە ئەکەیت ئەخر بۆچی تۆ لەمە لە کاتێکدایە کە تۆ ئەتوانیت
هەر لە بواری توریسمەوە لە کوردستانە هەموو خەڵکدا بمەزرێنین نەک قشرێکی تایە بێت بۆیە بەڕاستی خەڵک پێویستە بە وریایی سەیری وەزعەکە بکات و خەڵک پێویستە خۆی بڕیار بدا لەسەر ژیانی خۆی و بە بۆچوونی من لە هەڵبژاردننی شۆراکان و ئەم بارودۆخەدا خەڵک ئەگەر دوور بکەوێتەوە لە دۆخەکە ئەگەر خۆی دوور بخاتەوە خۆی نەکا بەخاوەنی وەزعەکە من پێم وا بێ زەرەر بکات ینی ئەمە بۆچوونێکی شخصی منە ینی ئەگەر قرارە بەشداری هەڵبژاردن ببن کارم بەسەرەوە نییە تەواوی دەرەوەی وڵات ئەوەی کە لە دەرەوەی وڵاتە ئۆپۆزیسیۆنە بایکوتی هەڵبژاردنەکانیان کردووە بەڵام بەڕاستی من لەسەر ئەو باوەڕەدا ئەگەر خەڵک بتوانێت کاریگەری هەبێ بەسەر ئەو کەسانەی کە خۆیان پاڵاوتوە هەر لەو کۆمەلگانە مەسەرەن بۆ نمونە شۆرای شارەکان ئەوانە ئەتوانن کاریگەری زۆریان هەبێ بەسەر ئەم دۆخانەدا بەڵام بەمەرجێک لێپرسینەوەیان لێ بکرێت ینی کومیتەیەک ببێت دوای هەڵبژاردن لێپرسینەوەیان لێ بکات ئەگی ناتۆ جەماعەتێک هەڵبژێریت و بچنە ناو ئەو سیستمە و بەپێی هەلومەرجێکە ئەو سیستمە گەرەکەتی بجوڵێنەوە ئەمە شتێکی غەڵەتەوە بەڵام بەڕاستی بەشداریکردنیش شتێکی باش نییە بۆیە وەزعی کۆڵبەران هەروەها درێژەی ئەبێت و دۆخەکە لەمە باشتر نابێت خەڵک بەڕاستی ئەبێ خۆی خوازیاری ئەو شتە بێت خەڵک بەڕاستی ئەبێ خۆی ناڕازی ئابە مۆز ئەبێت چون بە ڕۆژانە ئێمە ئەبینی ڕووداوەکان ڕووبەدا ئیمڕۆ برای من کوژراوە لەسەر سنوور سبەی برای فلانکەس ئەکوژرێ سبەی باوکی فلانکەس ئەکوژرێ بۆیە بەڕاستی ئەبێت ئێمە ناڕزایەتی بەم دۆخە دەرببڕین کە چیدی ئەمە ژیان نییە ئێمە ئەیکەین ئەمە ژیانێکی بەڕاستی مەرگونەمانە تۆ ئەچیت کۆڵبەری ئەەکەیت بۆ تیکەیەنان تۆ لەگەڵ گولەیە بەرام ڕوبەڕوو ئەبیتەوە بۆیە ئەمە بەڕاستی حەقی مرۆڤ نییە ئەمە ژیانی مرۆڤی نییە کە ئێمە ئەیکەین ئەگەر واقعاً دەوڵەت بێت و بۆ شێوە هەسو کەوت بک لەگەڵ خەڵک هەڵەکەن کە بێدەنگن بە دۆخەکە ئەسڵ شتەکان سیاسی نەکەینەوە ئێمە حد ناڕزایەتی مەدەنی دەرببڕن سپاس بۆ هیوا بوتیمار چالاکی ژینگە و ڕۆژنامەوان بۆ بەشداریکردنت لە ئەکتوێلی ئەمڕۆی فریدۆم تیڤیدا سپاس بۆیەوە بۆ بەرنامەکەشتان بژین سپاس بینەرانی هێژا ئێستاش دەچینە باشووری کوردستان و لە شارۆچکەی چەمچەماڵ لە گوندی گوپتەپەی سەر بە شارەدەی ئاغجەلەری چەمچەماڵ یادی 29 ساڵەی ئەنفال و کیمیا بارانکردنی ئەو گوندە کراوەتەوە سەرەتا مەراسیمەکە بە تاجەگوڵێنە دانانی تاجەگوڵێنەیەک لەسەر گوڵکۆی شەهیدان دەستی پێکردو دواتر پشتیوان شێخ جەواد بێدەری وتاری بنەماڵەی شەهیدانی خوێندوتەوە و حکوومەتی هەرێمی بە کەمتەرخەم زانیوە لە ئاستی پێداویستی کەسوکاری شەهیداندا نەبووە هەر لەو مەراسیمەدا کە لەلایەن تیپی شانۆگەری گەنجانی گۆپتەپەوە شانۆگەریەک نمایش کراوە و هاوکات داسان ئەحمەد وەک کوڕی شەهیدان و سەرپەرشتیاری مەراسیمەکە وتوویەتی هیچ داواکاریەکمان ئاراستەی حکوومەت نەکردووە لە مەراسیمەکەدا چونکە پێمان وایە حکوومەت لە ئاستی داواکاریەکانی خەڵکی کوردستاندا نەبووە و نەیتوانیوە موچە و خوتی خەڵک دابین بکات و هەروەها بە بڵین کە تارە حسێن وتەبێژی تەفگەری ئازادی کوردستان کە بەشدار بووە لە مەراسیمی 29 ساڵەی ئەنفال و کیمیای بارانکردنی گۆپتەپەدا ئاماژەی بەوە داوە کە کەسوکاری شەهیدان لە بارودۆخێکی خراپتان ئەوەندە ئێمە کەسوکاری شەهیدانمان دوان دەبێت بەداخەوە بودجەیەکی زەبەلاحی وڵات لە دەستی چەند کەسێکدایە و بەملاو بۆلایدا دەبەن و با بڵێ خزمەتی گەل ناکرێت. خەڵک دابین بکە چجای ئەوەی ئێمە داواکاری زیاترمان هەبێ ئێمە چەند ساڵێک لەمەوبەر ئەوەنمان داواکاری لێکردووە هیچ داواکارێکمان جێبەجێ نەکراوە تاواکو داواکاری نوێی پێشکەشکەن یا تاواکو داواکاری نوێ بدەینە حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە ئێمە پێمان وایە حکوومەت بێباکە لە ئاست داواکاری هەموو کەس و لایەن و شخصێک بە تایبەتی کەسوکاری شەهیدان ئەو ناتوانێت موچەی کەسوکاری شەهیدان دابین بکە چۆن نەتوانێت داواکاری ئێمە جێبەجێکە بەرهەمی خوێنی ئەو شەهیدانەیە ئەتوانین بڵین ئەمڕۆ گەیاندوونێتێ ئاستێکە ئیدی خەڵکی ئەم ناوچەیە هەتا ئێستا لەسەر پێ بمێنێتەوە و خاوەن لە ناسنامەی خۆی دەرکەوێ و هەتا ئەمڕۆژ گەلی ئێمە لە بەشەکانی دیکەی کوردستان هەتا لە باشووری کوردستان ڕوبەڕووی دڕندەترین تیرۆریستی سەردەم ئەبێتەوە و گەلی کورد هەتا ئێستاش لە قوربانیدان بەردەوامە ئەوەی کە جێگەی سەرنج و تێڕامانی ئێمە لەم مەراسیمە بەڕاستی ئەوەیە کە من بۆ خۆم زۆر ئەو تێبینی ئەوەم کرد کە
سیستەمی خۆبەڕێوەبەرەتی ئەبینم لێرەدا ئەویش لەوەی کە بودجەیەکی زەبەلاح دیاری کراوە وەکو هەر جێگایەکی تر لە دەستی چەند کەسێکا بتوانێت ئەم یادە بەڕێوەبەرێ. بینەرانی هێژا ئێستاش دەچینە باکووری کوردستان و محەممەد علی ئارتاش ڕۆژنامەوانمان لەگەڵدایە و دوایین ڕەوش و پێشاتەکانی باکووری کوردستانی لێ دەپرسین. دەم باش محەممەد علی ئارتاش. دەم باش. محەممەد علی ئارتاش داوی ڕۆژەوی باکووری کوردستان ئەو بەتایبەت ئامەد چییە ئیرۆ؟ سەرزێ چەند دۆزێن گرنگ لە ئامەدە هێنن یەک دێت دۆزە 33 جوانên ku di bîstê têrmeha 2015 li Pirsûsê dema ku dixwestin biçin Kobanî hatibûn qetilkirin îro rûniştina doza wan li Amedê tê dîtin. Dîsa dozek dinê jî girîng heye doza berdevka Kongreya Jinên Azadkêjayê Ayla Akat Ata li Amedê tê dîtin. Wekî zanin ji bona Ayla Akat Ata jî heta 95 salan ceza tê xwestin. îro rûniştina doza wê bê dîtin. Dîsa doza kompujiya li Enqerê pêk hatibû îro sê rojê li Enqerê berdewam dike. Sê dozên girîng îro tên dîtin û berdewam dikin. Laliyê din jî dîsa niqaşên di navbera Tirkiye û Yekîtiya Ewropayê de navbera Tirkiye û Rûsyayê de jî berdewam dikin. Wekî zanin meclisa parlamenteran ya Konseya Ewropayê derbarê Tirkiyeyê biryara ku têxibin pêvajoya çavdêriyê dabû û li hemberî vê yekê jî hikûmeta Tirkiye bertekê xwe nîşan dabû. Do jî wekî zanin rêveberê û endamên HDP jî daxuyanê dabûn û diyar kiribûn ku biryara Konseya Ewropa biryarekê ku di cih de ye û berê jî Tirkiye hişyar kiribû ku ji bona parastina mafên mirovan gavan bavê jî lê heta niha gav navê. Ti bo wekî zanin li Tirkiye neh mehe derbas bû bi o halê birêve diçe û bi pêkirina mafan zêde dibin. Li hemberî vê yekê jî dikarin bêjin niqaşên di navbera Tirkiye û Yekîtiya Ewropayê de zêde dibin û hemû eniya ku gotibû na piştgirî din Yekîtiya Ewropayê lê hikûmet tenê wekî biryarekî ku nediciyê dinirxîne û ev balozî berdewam dikin. Dîsa navbera Tirkiye û Rûsyayê de jî gengeşî berdewam dike taybetî li ser bazirganiya sebze û meyweyan wekî zanin demekê ji bona balafir hatibû xistin qrîz çêbûbû niha jî qrîza navbera Tirkiye û Rûsyayê aborî di berdewam dikin. Li hemberî niqaş didomin dîsa bi taybetî li ser sînorê navbera Serxet û Binxet ango Bakur û Rojava de wekî zanin di demên dawî de tê gotin ku leşkerên Tirk dike û dîsa carcaran jî pevçûn derdike bi do jî di welatî ji aliyê leşkerên Tirk bi hatibûn koştin li hemberî vê yekê jî bertekin gel li hemberî vê zêde dibe. Li herêmê operasyonên leşkerî dibin bi taybetî li Dêrsimê li Şirnaxê wekî zanin herêmên Qedexe hatibûn îlan kirin em herêmên Qedexe berdewam dikin cihê jî pevçûn derdikevin. Em dikarin bêjin operasyon li herêmê didomin. Belê. Belê berez محەممەد علی em hevêtەوە bizanîn berî çend roja li çend bajêrên cuda cudayê Bakurê Kurdistanê û Tirkiye li rojê yekî gulan roja ciyanî kirêkar û ketkarin cîhanê çend kes hatine binçavkirin. Rewşî dawî wan çawa ye hiç zanyarî nû li ser wan heye ev çalakwanê hatine binçavkirin yan ne? Nihat zanyariyekî cuda derbarê wan ditin wekî zanin hevdecê akademisyen gelek kes hatibûn binçavkirin. Ev kesên ku binçavan de hêjî tu agahî ji wan natî girtin. Di demên dawî de taybetî di pêvajoya ew halê de kesên ku tên binçavkirin bi lezbes derbarê wan de biryara derbarê dosyaya wan de biryara nepenî ango biryara veşartinê têdayîn ji bona wekê jî gelek caran parêzer jî nikare xwe bikin dosyê wan. Lê niha dikarin bêjin niha ew kesê binçavan û agahî zanyariyên cuda tune. Belê spas bo محەممەد علی ئارتاش بۆ پێدانی دوایین زانیاریەکان لەسەر ڕۆژەوەکانی باکووری کوردستان و تورکیا. بینەرانی هێژا ئێستاش دەگەڕێنەوە باشووری کوردستان و ژمارەیەک لە چالاکوانانی شاری سلێمانی لە بەردەم باخی گشتی ئەو شارە کەمپێنێکیان ڕاگەیاندووە بۆ کۆکردنەوەی شیر و دایبی
و بۆ سایەی تەمەەن 1 ساڵ و 6 مانگە کە باوکی بەهۆی دزینی شیر و دایبی بۆ سایە سزای 11 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە. لەو بارەوە ئەژین قادر ڕێخەری کەمپینەکە لە کۆنگرێکی ڕۆژنامە نووسیدا ئامانجی ڕاگەیاندنی کەمپینەکەی خستووەتە ڕوو پێکەوە بەشێک لە دیمەنەکانی ئەو کەمپینە دەبینین و دەگەڕێنەوە وڵاتە. کردن بە بەرپرسیارەتی لە ئەس ئەو بڕیارەی کە دادگایاوێتی ئێمە ئەڵین سەروەری دادگا لە ئێوە کۆکردنەوەی شیر و دایبی لە ئێمە داوا لە هەموو خێرخوازان و لە هەموو کەسە خێرخوازەکانی شار ئەەکەین کە وەکو هاوخەمێک هاوسۆزیەک بۆ ئەو خێزانەکە لە بارێکی دژوار و نالەبارە ئەژین لە ڕووی مادیەوانێ وەسعیان باش نییە ئێمە ئەمانوێت کە هاوکاریان بکەین و بتوانین بەلایەنی عەطفی کەمێک لە ئازارەکانی ئەو خانەوادەیە کەم بکەینەوانێ بەدابینکردنی پێداویستی ئەگەر پێتان خۆشەوە توانن پارە ئەگەر ناتوانن شیر و دایبی تاوەکو ئێمە بتوانین ئەم دوو ڕۆژە ئەمڕۆ کە سعات 2 لە بەردەم باخی گشتی تا 6 ئێوارە دواتریش سبەینێ بە هەمان شێوە لە سعات 2 تا 6 ئێوارە لە بەردەم باخی گشتی ئەبین دواتر کە شتەکانمان کۆکردوانێ هەر لە ڕێگە ڕاگەاندنەکانەوە ئێمە ئەتوانین ئەیبین بۆ خێزانی ئەو ماڵە و لە کفری پێشکەشی بۆ ماڵی ئەەکەین کۆمەکەکان نەخێر ئەمە ئەم ڕۆیەکەم ڕۆژە تەنها لە سلێمانی ئێمە ئەمە ئەەکەین وەکو خۆمان خەڵکی سلێمانی وەکو هاوخۆمیەک و هاوسۆزیەک بۆ خێزانە. بەڵێ من لەوێ کەسێکمان نردوێتە لای خێزانەکە و قسەی لەگەڵ کردو تاوەکو بە تەواوی لە حاڵ وەسعی ئەو ماڵە بکۆڵێتوانێت کە بزانێ ئایا لە ڕووی مادیە ئەو ماڵە دەستکورتن بەڵێ ئەو ڕسمی بۆ من گرتووە بۆی نردوم کە ماڵەکان بەڕاستی وەسعێکی نالەبار و خراپیان هەیە دواتر ئەوان خۆشحاڵیان دەربڕێەوە کە ئێمە ئەم خۆمان خۆبەخشانە ئەم هاوکاریان بۆ کۆکەینەوانێ. لە کوردستانێکدا دەژین خاک و خۆڵی کانزا و زیوە بەروبوومی بۆ بێگانە و خۆمان خێرمان لێ نەدیوە هەر چاوەڕوانی ژیان بووین کەچی هەردوو کەڵمان دیوە هەر چاوەڕوانی ژیان بووین کەچی هەردوو کەڵمان دیوە نازانین خۆشبەختی چییە داوای هەرچی ئەکەی نییە چاوەڕوانی خۆشبەختی بووین وشەی قەیرانیان بۆ هێناین هەموو لە قەیرانە فەوتای قەیرانێکی دروستکرا و بۆ میلەتێکی بەشخورا و خوێنی گەنجانی وڵاتم بازرگانی پێوە دەکرێ نیشتیمانیان فرۆشتووە یاخود داویانە بەکرێ ڕۆژ بە ڕۆژەم وڵاتە جوانە بەدەستیانەوە هەڵدەوەرێ یاخود بەتاڵان دەبرێ. بینەرانی هێژا بە یارمەتی هاوکارانە ماکسوێڵی ئەم بەیانیەی فریدۆم تیڤیمان پێشکەشکردن لە هەر کوێیەکان شاد و بەختەوەر بن. لەم ڕۆژەدا زۆرترین قسە و باز لەسەر بارودۆخی ڕۆژنامەوانان دەکرێت. ڕاگەیاندن و ڕۆژنامەوانی کاری چاپەمەنی بەگشتی وەکو ڕوکنی چوارمی دموکراسی لە هەر وڵاتێکە سەرکوت بکرێ یان لە وڵاتی دموکراسی نییە ئەو دەوڵەتانە بۆ شاردنەوەی ڕاستیەکان و بۆ شاردنەوەی ئەو زەخت و زۆر و زەڵم و زۆریە لەسەر گەلان لەسەر خەڵک پێوی دەکەن ڕاگەاندن سەرکوت دەکەن دیارەوەی کە لە ئێرانیژێکی لەو دەوڵەتانەیە کە ئەو ڕەوەندە دەگرێتە بەر پشتی سێ ساڵە بیستەمین شووندا دوواری دەستەلاتاریەدا ئەوەکی لیتەراتوری تشتێکی نو دەرکەتە هۆری ji ber hêzeke ku bibe destelatar bi teqez divê hêza medyayê bike bindest û ancak dikare dîktatoriyê li ser vê yekê pêk bîne. ڕۆژنامە نووسێک با بڵین تون و تیژی بەرامبەر بکرێ بکوژێ تیرۆر بکێ کەل و پەلی ڕۆژنامە نووسی لێ پسەندرێ ڕەنگە کەس دێت دەنگ